پێشەوایانی پێگەیشت و پێویستە هەموو پێشەوایانی ڕۆحی نمونەی باوەڕ و هیوا و خۆشەویستی بوو بۆ ئەوانەی لە خواروی پێشەوانیکردنەوەن. ئەمە بنەمایەکی زۆر بنەڕەتیە، چونکە پرسیاری زۆری تێدایە کە چۆن پێشەوایان باوەڕ و هیوا و خۆشویستن لە کەسانی تر دەچێنن ئەگەر خودی خۆیان نمونەی ئەو شتانە نەبن. بۆیە پۆلس و سیلاس و تیمۆساوس بە نمونە هێنینەوە. نمونەی ناوازەبوون بۆ باوەڕ و هیوا و خۆشویستن لە خزمەندەکاندا بوون کە لە نێو جۆرەها کلیسادا، لێرە کە باسی کلیسای سالۆنیکی دەکەین. پۆلس باسی ئەم بابەتانە دەکات. لە بەشی یەکەم نامەی پۆلس بۆ خەڵکی سالۆنیکی ئایەتی 5-6 دەڵێ وەک دەزانن لە پێناوی ئێوە لە نێوانتاندا چ جۆرە کەسێک بووین. ئێوەش لاسایی ئێمە و مەسیحی خاوەنشکۆتان کردوتەوە. لە تنگانەیەکی گەورەدا بە خۆشی ڕۆحی پیرۆزەوە پێشوازیتان لە پەیامەکەی ئێمە کرد. ئەم وشانە لەو پەڕی ناوازەیەدان کە پۆلس گوتی و پێی پابند بوو کە خەڵکی ئەبێ لاسایی ئەو خزمەتکارەکانیان دەکردەوە و خۆشی لاسایی پەروەردگاری دەکردەوە. زۆر بایەخی بەوە دەداکە خەڵک لاسایی خۆی و تیمی خزمەتەکەی بکەنەوە، خۆی و هەموو ئەوانی دیکەش لاسایی عیسای مەسیح بکەنەوە. ئەمەش ئەو شێوازەیە کە پەروەردگار دای نابوو بۆ ئەوەی کە کەسەکان گەشە بکەن و پێ بگەن کە ئەو پێگەیشتنە لە باوەڕداراندا دەبینین. ئەم بنەمایەش لە تەواوی پەیمانی نوێدا هەیە. لەم بەرگەیە و لەوێ دواتریش پۆلس ئەم بنەمایە فراوانتر دەکاتەوە، ئاماژە بە بوێریان دەدات بۆ کردداری باوەڕ. پەیوەندیەک دەبینین لە نێوان بوێری و باوەڕدا. کاتێک ئەو دۆخە دەزانین کە لەو کاتەدا هەبووە لە خزمەتکردندا، ئەو بە باوەڕداران دەڵێت کاتێک بۆ باوەڕدارانی سالۆنیکی دەنووسێ، دەڵێت ئەی خوشکان و برایان، خۆتان دەزانن هاتنمان بۆ لاتان بێسوود نەبوو، بەڵکو وەک دەزانن پێشتر لە فیلیپی ئازارمان چێشت و سوکایەتیمان پێکرا، بەڵام بە پشتیوانی خوددا سەرەڕای دژایەتێکی زۆر ئازایانە باسی مزگەینی خودامان بۆ دەکردن. لێرەدا پۆلس دەڵێ ئێوە دەزانن چیمان لێ بەسەر هاتووە لە فیلیپی. کاتێک دەڵێت سوکایەتیمان پێکرا زیادەڕۆیی ناکە، چونکە پۆلس و سیلاس بەهۆی خزمەتەکەیانەوە زیندانی کران، لە زیندانێکی ناوخۆی و بە زنجیر کۆتوبند کران و لێیاندرا. بێگومان هەر وەک خۆتان دەزانن ئەوان دوای ئەو ماوەیە ستایشیان دەکرد و نوێژیان دەکرد. اینجا پاشانەوە بۆ مەلەرزەکە ڕوودەدا و زنجیرەکان دەکرێنەوە، دەرگاکانیش دەکرێنەوە، پاسەوانەکە وای دەزانی ئەوان هەڵاتون. بەڵام پۆلس گوتی هیچ لە خۆت مەکە، هەمومان لێرەین. پاسەوانەکە هات و لە بەردەمیان کڕنۆشی برد و پرسیاری کرد چی بکەم تا ڕزگارم بێت. پۆلسیش گوتی باوەڕ بێنە بە ئیسایش خۆدار، خۆت و بنە ماڵەکەت ڕزگارتان دەبێت. جا خۆی و بنە ماڵەکەی باوەڕیان هێنا. بەڵام لۆقا کە یەکێک بوو لە تیمی خزمەتەکە لە فیلیپی مایەوە، کە فیلیپیان بەجێهێشت چون بۆ سالۆنیکی بۆ ئەوەی لەوێ دەست بە خزمەت بکەن، بەڵام کاڵی کەم 6 مانگ لەوێ مانەوە. لەوێ کلیسایەکیان دامەزران. سالۆنیکی نزیکەی 170 کیلومتر لە فیلیپی دوورە. نێوان ئەو دوو شارە بەردەوام کۆچیان دەکرد و داهات و دەڕۆشتن. باوەڕدارانی سالۆنیکی دەیانزانی چی ڕوویداوە لە فیلیپی. پۆلس پێیان دەڵێ ئێوە دەزانن چۆن خوددا بوێری پێبەخشین بۆ ئەوەی ئەو هەڵوێستا لەگەڵ لەسەر ئەو هەلومەرجە دەربازمان ببێت، بەڵام تووشی چەسانەوەیەکی توندیش بووین لە سالۆنیکی کە لەژێر فشاردا بوون، بەڵام بێگومان بوێری ئەنجامی باوەڕە. پۆلس دەڵێ ئێوە بینیتان ئەوە چۆن ڕوونەکە لە ژیانماندایە، نەک تەنها بێوێری بەڵکو ڕاستەڕێیی و دڵسۆزی پۆلس دەبینین لە خزمەتەکەدا. دەڵێت مەبەستی ئێمە لە هاندانتان چاواشەکردن و بەرەڵایی و خەڵەتاندن نییە. لێرەدا پۆلس دەڵێت کە پاڵنەرەکانمان پاکە، لەوێ بووین لەبەر ئەوەی کە ئێوەمان خۆش دەوێت، دەمانەوێ ئێوەش پەیامی عیساتان پێ بگات، بەردەوام دەبێت و پاشان دووپاتی دەکاتەوە کە لە بەشی 2 ئاەتی 4 تا 5 دەیبینین، بەڵکو هەر وەک چۆن لەلایەن خودداوە پسند کرابین کە متمانەی مزگەینیمان پێ بدرێ، بە هەمان شێوە دەدوین. ئەمەش بەدەستهێنانی ڕەزامەندی خەڵک نییە، بەڵکو ڕەزامەندی خوددایە کە دڵمان تاقی دەکاتەوە. نەک بۆ ئەوە کە خەڵکی ڕازی بکەین، بەڵکو خوددا، نە بۆ هیچ ئامانجێک یان کەڵکێک جگە لە ئینجیلی عیسای مەسیح. بەردەوام دەبێت و دەڵێت خوددا شایەتە بە هیچ ماندوو نەناسیەکەوە، بۆیە ئەوە دەکەین نە لە بەرچاوچنۆکیە واک بزانن. ئەمەش بەرجەستەبوونێکی ناوازەیە بۆ هیوا و باوەڕ و خۆشەویستی. بەڵام پۆلس باسی خزمەتەکەیشی کرد و گوتی چاوەڕوانی ستایش و پیاهەڵدانی خەڵک نەبووین، نە لە ئێوە و نە لە کەسانی دیکەش، چونکە هیوا و باوەڕ و خۆشەویستی بنەماکانی ناوازن بۆ ئێمە. سیفەتی زۆری هاوشێوەی مەسیحیان لێ دەکەوێتەوە. بۆیە پۆلس بە سادەیی دەڵێت ئێمە نمونەین بۆ ئێوە لە باوەڕ و هیوا و خۆشەویستی. دەرەنجامیەوە باوەڕدارانی سالۆنیکی نمونەی باوەڕ و هیوا و خۆشەویستی بوون.
ئەمەش هاوسەنگێکی ناوازەیە چونکە ئەوانە تەنها شتێک نین فێری خەڵکیان بکەین و تەواو، بەڵام دەبێت پەیڕەوی بکەین. ئەوە بنەمایەکی ڕوونە کە لە تەواوی پەیمانی نوێدا بەرجەستە دەکرێت. بنەڕەتی فێرکردنی خەڵک ئەمەیە کە ببینین و بزانن و تێبگەن، چونکە ئەوە لە ژیانماندا دەبینین. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن بۆ جێبەجێکردنی ئەم بەشە ئەمەیە. ئەو شێوازە دیاریکراوانە چین کەوا دەکات پێشەوا ڕۆحیەکان نمونەی باوەڕ و هیوا و خۆشەویستی بن لە جیهانی ئەمڕۆدا. لە نامەکەی پۆلس بۆ خەڵکی ئەفەسۆس لە بەشی 4 ئاەتی 1دا شێوازێکی گرنگ دەبینین کە نیشانەی باوەڕ و هیوا و خۆشەویستی پێوە دیارە، واتە ڕەفتاری دروست. دوایەوە ئەم ڕەفتارە ڕوون دەکاتەوە بۆ ئێمە. ڕەفتار لە پاکبوون، ڕەفتار لە ژیانەوە، ڕەفتار بە خۆشویستن، ڕەفتار لە ڕووناکی، ڕەفتار لە دانایی، بەوە باوەڕ و هیوا و خۆشویستن دەردەخەین. ئەوەش پێی دەڵێن کردداری باوەڕ. ئەمە ئەو کردارەیە کە خوددا لە ناخماندا پەیدای دەکات. پاشان دەرەنجامی باوەڕمانە بە ئیسای مەسیح کە لە ژیانماندا دەردەکەوێت. بەڵێ ئێمە بە نیعمەت بە باوەڕی ڕزگاربوونمان ئەوەش بە بەخشی خوددایە. بەڵام دەرەنجامی ئەم بەخششە کردداری باوەڕە کە دەبێت لە ژیانماندا بوونی هەبێت سەبارەت بە خۆشەویستی. لە گەڵاتیا بەشی 5 ئاەتی 22 و 23دا دەربارەی بەرهەمەکانی ڕۆح دەخوێنینەوە، کاتێک دەڵێت بەڵام بەرووبوومی ڕۆحی پیرۆز ئەمانن. خۆشەویستی هەندێک کەس دەڵێن دەکرێت بەم شێوەیە وەربگێڕدرێتەوە، بەڵام بەرهەمی وە ڕۆحی خۆشەویستیە کە ئەمانن: خۆشی، ئاشتی، ئارامگرتن، نیانی، چاکە، دڵسۆزی، دڵنەرمی، بەسەر خۆدا زاڵبوون. شەریعەت نییە لە دژی ئەمانە بێت، جا شەریعەت پاڵپشتی هەموو ئەمانە دەکات. سەبارەت بە هیواچی ڕۆحی پیرۆز باسی ئەم خاڵە دەکات. لە ڕێی نامەی پۆلس بۆ تیتۆس بڕگەیەکی زۆر بەهێز هەیە کە لە بەشی 2 ئاەتی 11 و 13 باسی نیعمەتی خوددا دەکات. دەڵێت نیعمەتی خوددا دەرکەوت و ڕزگاری پێشکەشی هەموو خەڵکەکە دەکات. چی دەرکەوت؟ ڕزگاری کردارەکانمان نەخێر، نیعمەتی خوددا. بەڵام ئەنجامی نیعمەتی خوددا چییە؟ وەک ئەوەی پۆلس فێرمان دەکات و دەڵێ ئەوەی فێرمان دەکات نکۆڵی لە خوانە ناسی و هەوەسە دنیایەکان بکەین، بە ژێری و ڕاست و دروستی و لە خواترسی بژین لەم دنیاە، لە چاوەڕوانی هیوای بەرەکەتدار، دەرکەوتنی شکۆ و خودای گەورە و ڕزگارکەرمان ئیسای مەسیح. وەڵامی پرسیارەکەمان ئەمەیەت کە دەڵێت ئەو شێوازە دیاریکراوانە چین کەوا دەکات پێشەوا ڕۆحیەکان نمونەی باوەڕ و هیوا و خۆشویستن بن لەم جیهانی ئەمڕۆماندا. ئەمە خاڵێکی گرینگە کە دەبێت لێەوە دەست پێ بکەین. نامەکانی پەیمانی نوێ ڕێنمایی زۆر وردمان پێدەدەن دەربارەی ئەوەی چۆن بژین بە گوێرەی بانکەشتەکەی خوددا، چۆن کردداری باوەڕ و ماندووبوونی خۆشویستین و دان بە خۆداگرتنی هیوامان کە لە ئیسای مەسیحدایە دەری بخەین. با دووبارە بنەماکە بخوێنینەوە. پێویستە هەمومان پێشەوای ڕۆحی نمونەی باوەڕ و هیوا و خۆشەویستی بن بۆ ئەوانەی لە خواروی پێشەوایەتیدان. پێویستمان بەوەیە وەکو باوکان پێشەوای ڕۆحی بین بۆ کوڕەکانمان. هەر یەک لە ئێمە باوەڕدار بە شێوەیەک لە شێوەکان پێشەوایە. پێویست بەمان بەوەیە کە باوەڕ و هیوا و خۆشەویستی بگەینە هەموو ئەوانەی کە دەمان بینن. بۆیە دەتوانم بە متمانەوە بەوانەی دەوروبەرمان بڵێم بە نیعمەتی یەزدان لاسایی من بکەنەوە وەک من لاسایی ئیسای مەسیحم کردەوە.